دوای بانگێشتکردنی سەرۆکی تیمی پارێزەرانی گیراوانی بادینان لەلایەن وڵاتی ئەمریکاوە بۆ پێدانی خەڵاتی بەرگری لە مافەکانی مرۆڤ، درنگانێکی ڕۆژی سێشەممە بەشدار حەسەن گەیشتەوە هەرێمی کوردستان. تیمی پارێزەرانی بادینان ئەم خەڵاتەمان وەرگرت، بەڵام ئەو کاتە خۆشحاڵتر دەبوون ئەگەر تەواوی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان لەدەرەوە بان. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی تیمی پارێزەرانی گیراونی بادینان ڕاگەیاند پێدانی ئەو خەڵاتە پەیامێکە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە چیدی ئازادیەکان پێشل نەکەن. من ئەو کاتە خۆشحاڵتر دەبووم بەر لەوەی بژڕۆم هەر ئەو لێدوانمدایە، ئەو کاتە خۆشحاڵتر دەبووم کاتێک بمبینی وایە کە شێروان شێروانی و شیوان سەعید و هەریوان عیسا و ئەیاز کەرەم و گوهدار زێباری و مەلا نەزیر و قارەمان شکری و بڵند ئامێدی ئەو حەلاقی کە 2006 مانگیرە. ئەو کاتە من خۆشحاڵتر دەبووم کە بەر لەوەی بڕۆم ئەوان ئازاد بوونە لە دەرەوە بوونایە. ئەو کاتە خۆشحاڵێکە من تەکمیل و تەواو دەبوو. پەیام ئەم خەڵاتە پەیامەکە لە بۆ هەرێمی کوردستان و هەموو عێراقیش کە وڵات یەکگرتوەکانی ئەمریکا پاڵپشتی لەو کەیسە ڕەوایە دەکات کە بە کەیسێکی ڕەوای دەزانی دیفاعەکەی ئێمە بە دیفاعی ڕەوا دەزانی و پەیامێکیشە بۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان کە تا ئێرە بابەست بێت ئێمە گەیشتینە قەناعەت کە ئەو سیناریۆی کە دانراوە لە بۆ ئەو ڕۆژنامە نووس و چالاکوانانە بێبنەمان قەناعەتمان بە ئێوە نییە، بۆیە ئەو تیمە خەڵات دەکەین کە من بەنیۆناتی تیمەکە چوومە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ڕۆژنامەنووسان پێیان وایە پێدانی خەڵاتی بەرگری لە مافی مرۆڤ بەڵگەیە لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستان ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە دۆخێکی خراپ و مەترسیدایە، لای خۆیانەوە پارێزەرانیش جەخت لەوە دەکەنەوە کە بەردەوام دەبن بۆ بەرگری لە چالاکان و گیراوان. ئەمڕۆ میوانێکی زۆر لێرە بوون، زۆر سوپاسیانەکەین کە لە بەخێراتنەوەی کاک بەشداردا بوون و دووبارە پیرۆزبایی لە خۆمان و لە کاک بەشدار و هەموو ئازادی خوازێکی هەرێمی کوردستانەکەین کە ئەم خەڵاتە پەیامێکی زۆر گەورەوە لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە و بە تایبەتیش لەلایەن حکوومەتی ئەمریکا و وەزارەتی دەروی ئەمریکاوە کە پاڵپشتی هەموو ئازادی خوازانە دیارە لە ڕابردوو ئێمە وەکو تیمی پارێزەران قوربانی گەورەماندا لە پێناو برنەوەی ئەو کەیسە و بەرگریکردن لە هەموو ئازادی خوازانی هەرێمی کوردستان. هیوادارین ئەو خەڵاتە و ئەو پێشهاتە ببێتە هۆی ئەوەی کە ئازادی لە هەرێمی کوردستان زیاتر مەجای فراوان بێت و ئازادی خوازان دەستکراوەتر بن. ئەم کەیسیان هەڵبژاردوو لە نێوان 600 کەسدا بۆ ساڵی 2022 بۆ ئەوەیە کە بە جیهەتی دەسەڵاتی کوردی بگوترێ ئێوە لە پێشێلکاریدان بەرامبەر بە مافەکانی مرۆڤ و لە بەرامبەردا خەڵکێکەیە کە بەرگری لەم مافە دەکات کە کاک بەشدار و تیمی پارێزەرانی هاوڕێیەتی و من پێم وایە ئەمە یەکێکە لەو پەیامە گەورانەی کە حەقا دەسەڵاتی سیاسی ئێمە پندێکی گەورەی لێ وەربگرێ و کاری لەسەر کا بۆ ئەوەی کە بەردەوام نەبێت لەو پێشەکاریانەی کە دەیکات. لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ ئازادی ڕادەبڕین زیاتر بەرتەسک دەبێتەوە، بەو هۆیەوە سەدان کەس لە ڕۆژنامەنووسان و چالاکان دەزیر کراون. ئەم پێشەلکاریانەش بەرامبەر بە ڕۆژنامەوان و چالاکان و دەنگی ئازاد گەیشتووە بە ناوەندا جیهانیەکان. بەو هۆیەوە لە چەندین بۆ نەو راپۆرتی نێودەوڵەتیدا دەسەڵاتدارانی هەرێم ڕوبەڕووی ڕەخنە و سەرزەنشت بوونەتەوە.